امریکا ایریشن روکتان لسر هولیر شرمزار دیکه. یاسدانرین امریکی هولا در باسکرنا انجام پروسه امپیچ ترامپ دیدن. نفوس خلک ترکیه مزن دبه لآبوریا ولید پیشناکه به. جه برنامه کرد کنکشن آدنگی امریکا لواشنطن پایتخت سلاو و ریزین من صالح دمی جرج بو بینر هجار لهر جهه کی هون لی دمینن. وزیر دروی امریکا انتونی بلینکن گوت امریکا توریه جه ایریشا روکیتانا روجا دشمه لحریما کردستان عراقی کد انجام دا گریبستکارکی سیویل هاته کشتن هجمار کس بریندار بوند ناو دجی هنک گریبستکارین امریکی. بلینکن ده داخویانیه که دا گوت من پیوندی به سروک وزیر حکومت هریما کردستان عراقی مسرور برزانی را کرد جبو گوتو بیش کرنا رودانه و جبو کو ام پشتگیری خواب بدن همی هولین و کولینان دا کو کسین ایریشکر ورن جزا کرن. وزیر دروی امریکا انتونی بلینکن جه هفتای خوی ترکیه مولود چاوش اغلو را گوت که پکک بر پرسد بر مرنا بارمتا آنکو رهینه ترک ده لباکور عراقی. ترکیه بالیوزی امریکا لانقره دا خواست کرده بود دا که نرازیبون خواهش بو نشان بده لدور ریاکسیون امریکا جه داخویانی ترکیه ده درباره کشتن وان 13 ترکان ده. جبو رونی کرنا و مجارین ها سروک پارتی آزادی کردستان رزار مصطفی اوزچلیک به ریا سکایپ جه استانبول به مرایه دم باش ما مصطفی اوزچلیک پشتی آخفتنا بلینکن لگل چاوش اغلو تو دبیجی هر ساعت ترکیه هنکی داکتیه؟ دنباش که سال سپاسیا جناب هست سپاسیا دنگ امریکا دکم لگور اول رای گشتیا ترکیه دیار دبه البته تاثیرک خواه لسر رای گشتیا ترکیه چه بویه پشتی او پیوینا او دیالوگا نبینا وزیر درویه ترکیه و امریکایی او چکی او تانسیون داکتیه وردیاره. بله یعنی امنها وکی دیدن برچاوان کو ترکیه با آوکی آشکره سر زمان سروکی ترکیه رجب طیب اردوغان امریکا تاوانبار کرد به پشتگیری تروریستان به پشتگیری تروری اویک چقاس خدمتا برجواندین ترکیه دکه لناوا ترکیه اویک چاواتی خوندن؟ براستی ترکیه سیاست آخوانه داخویانی سروکماری ترکیه یا دوهی وای چند ساله جبر تایبتی جبر پیوندی و آلیکاریا امریکای لگل یپگه لروجاوای کردستان ترکیه سیاست گلک حشک و لسر دجایتی امریکا دمشینه و برای خدای روسیا و ایران و الواد دخوازه اوان وکه پیمان قبول بکه سیاستک لسر دجایتی امریکا توند هیا لترکیه بیا ما اف سیاست غلطه ترکیه جالکی و وک اندام ناتویه جالکی و دخوازه بشداری یکیتی اروپا ببه لجالکی و جی بس جبونا که او مسئله روجاوای کردستان زیده ترخیایی سیاستک توند مشینه اساس خود ترکیه لخواه بگره و لسر غلطی خوی کل روجاوای کردستان لواشوی کردستان لباکوری کردستان لنبری کردا دمشینه لوا غلطی خو بگر و سیاست خو بگهره دی ببینو که تو پیوستی به دجایتی بی هوایی لنبری امریکای و لنبری ولایت اروپا جی تنیه لرای گشتیا ترکیه ایرو زیادتر دولت ترکیه و چند ساله لسر وی آوی هوناندی که دجایتی تون چه وی لنبری امریکا بله ما ام وگرن سر رودانا که ترکیه داخویانی خدا گوته بو که یعنی که پکک 13 بارمتان که رهینه اینوان کشتنه دما اپراسیونه که ده و اپراسیونه هانده لناوا ترکیه چه ته گوتن گلو ترکیه ندکاری بو هفریزیه لگل ولات نزیک بکه وکو عراقی وکو هریما کردستان عراقی ده اپراسیونه که وها ده جبو وگراندنه یعنی به اپراسیونه که لشکری رهینه تن وگراندن نها نمونه وی هنن سالم پیشتر ده گلک کسیم که دست پککه دو که اسکر و پولیس دولت ترکیه بون
وانا بریا سیویلان بریا کاملا مافی مروان بریا هنک پارلمانتران هاتن تسلیم استندن و پکک او تسلیمی وا شخصا کربون نهاجی لگورته گوتن هندک ویدیو هندک او نوچه بلاو دبن که او کسنا 5-6 سالن هناك وان 7 سال دست پکک دنن و مالبات وان گلک جرا داخواست کرنن و کاملا مافی مروا هندک دزگاه سیویل جی خواستنن هرن وان تسلیم بگیرن لبین دولت گوتی نابک و ام مخاطبی تروریست ببن جبر وید بین قبول نکنن البته اف مسئله نمونه که جوی شر که اوا چند سال بردوام و شر که ایدی بویه وقت گرینه که شر که ختمیه چجالیه کردا چجالیه دولت ترکیه و ایدی اف شر براستی ضرر پر زندگینه جوات پیشتر دگینه ملت کرد اف هریشا و داویه آلگار نشاندهی جی یا خواه گاوای داویه که ایدی ترتید نماید و اف شر راوسته مثلا نه مثلا 13 کسایی جی 5,000 زیادتر اواز 35 سال 7 سال انسان هاتنون کشتن و دمایی رو دم دبینم که به تایبتی جی پشتی د سال 2015 و شر ناو باجار و خندک و آوانا دولت ترکیه خواست کرده دالی سیاست تک به دموکراسی تک به پکک جی به خندک رژیر خوش کرد جوی روزی حتی رو شباکور کردستان گله خرابویه و ای روزی شر ضرر پر مزنده کرده هر ولاتی که تشتگی چاگناک شر هر خرابیه ما یعنی اگر ام بدن برچوان کو پکک چیروکا دبیجه نوکویا کو دستلادارین ترکیه دبیجه درباری کشتن وان 13 کسان دا جبر ویجی امریکا هنکی دمی دسپیک دا خوراگرته بو جبو کو هلوسته که فرمی بستینه او چیروکا که پکک دبیجه کو او کسانا هاتنه کشتن ده ایریش عزمانیه ترکیه بخواده نکوان کشتیه لناوا ترکیه اویک چاوته قبول کرن؟ رای گشتیا ترکیه تا به قبول ناکه او دبیجن نوریش بر کرایدارن دولت ترکیه او معلومات و آگاهداریان که وزارت نافخو وزارت بروانیه و سروک ارکان ترکیه بلاو دکن چاپمانیا ترکیه بلاو دکن رای گشتی جوی باور دکن دبیم که پکک کشتن ندیری شداتی کشتن قناعتک بگشتی او چه دبیلی هندک پرشی هنن پیشتر دولت ترکیه گو 13 سیویل هاتنون کشتن لی درکتون که وانا پولیس و عسکرن هنک تشتی دجی پرس رای گشتی تکرن لی نه پرزیده و دولت جی بخواه ناهی لعب مسئله به مناقشه کرن و گلک مسئله دی کی با مسئله نه مناقشه دکه در حق واندا لی پرسینن یاسایی دست پیده به معنی مخابن ایرو اف مرحله که ام هاتنه جی گلک گوتنین دجی هنک دبیجن دولتش بو که اوک اپراسیون کیم برفرهتر لهمبری مخالفین خو لهمبری ین هدف لهمبری آلیان دعوالی بورنید که مصطفی شلیک سروکی پارتی آزادی کردستان تش سمبول مراوی گلک سپاس بو باشتر بناته ای سپاسی آد ده دمکی دا کل ترکیه نفوس خلکی مزند و لگور لیکولینا دزگاه سرجمیریا ترکیه ابوریناس دبیجن کو ابوریا ولید گشنابه و ویکی و دیگرین کم بونا برهمهنانه و بلند بونا انفلاکسیونه پامنیر دنگی امریکا لانقره بهتر آگاهی هنه لگوری لیکولینا دزگاه سرجمهریا ترکیه انگوتوی که نفوسا ترکیه د سالا 2019 دا 1013.9 مزن بو. د سالا 2020 دا جی به گوتنه کادن دما پاندمیه دا اف ریجه 1005.5 مزن بویه و نفوسا ترکیه آنا بویه 83 میلیون و 614,362 کس. لگوری آبوریزانا نولا نفوسی آبوریا ترکیه مزن نابه. آبوریناس دواره برهمان دا داکتن enflasyonu da bilindbûyîn û di hilberînê da jî kêmbûyînekê diyar dikin. Di demên dawî da herçiqas dolar da keve xwarê jî lê di bihayên hima her tiştî da giraniyek çêbûye. Sedema van bilindbûna bihayan Aborînas Turgayî Turker bi keyisperestî va dibestîne û dibêje firoşvan krîza Tirkiye ji bo berjewendiyên xwe bikartînin. Ya şöyle. Beri her tiştî kriz derfetan derdixwe pêş. Di dema pandemiyê de ew carek din diyar bû. Lê du cure derfet hene. Ji wan yek êrînî, yek jî neyînî ye.
Nükê hesab bikin dolar da ket lê di marketan da bihayê çi tiştekî dane ketiye. Ew tiştekî neyînî ye. Lê em dizanin ku bilindbûna dolarî ne ti dema pandemî da lê berê pandemî de dest pê kiribû. Hin aborizan çûyîna aboriya Tirkiye baş nebînin jî lê hin aborizan jî rewşa Tirkiye di warê aboriyê da gelek baş nîşan didin. Li gorî rêvebera Enstitûya Ramanên Stratejîk SDEE û Pispora Aborî û Finansê Merve Ulusoy Karacabey li gel pandemiyê dîsa jî aboriya Tirkiye di rewşeka baş û ewleda şanî dide. Ekonominin talep Dema em piyasayê temaşa dikin gelek zêndiye. Dibe ku kemek enflasyon jî rabe, lê aboriya Tirkiye berevbaşiyê ve diçe. Berî pandemiyê jî di sala 2019 da îşaretê mezinbûna aboriyê jî hebûn. Di wî demê de jî 105 behsa mezinbûnê hate kirin. Nûke enflasyon kemek bilind bûye, lê aborî dîsa nexirabe. Divan demên dawî da li Tirkiye dolar her çiqas dakeve xwarê jî lê di marketan da bahayên her tiştî her ku diçe bilind dibe. Nola tiştê marketê bahayên avahî, otomobîl, eşyayê elektronik û her wekî din da jî zêdebûnek heye. Aborizan van zêdebûna bêtir bi keysperestî û bi bêewlebûniya siyasî ve girê didin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. Seroka Partiya Komariya Gel li Stenbolê Canan Kaftancıoğlu di hilbijartinên şaredariya bajêr da sala 2019 roleke mezin di serkeftina partiya wê de hebû li beramber Partiya Dad û Geşepêdanê. Şikestina Partiya Erdogan di wan hilbijartinan da hişt ku Kaftancıoğlu niha dûrxistina Erdogan ji desthilatê bide berçavan eger neyê zindan kirin. Herzî Ekrem İmamoğlu supasiya Canan Kaftancıoğlu kir piştî di sala 2019 da pêşbirgeya hilbijartinên Stenbolê da serkeftî û dawîl desthelata 20 salan ya Partiya AKP ya serokatiya Erdogan anî. Ev jî bû Kaftancıoğlu vedgerî ji ber ku ew seroka Partiya Gel ya Komarî CHP bû li Stenbolê wê rol di serkeftina İmamoğlu da hebû. Bi peyama gelemperî Kaftancıoğlu niha pêşengiya partiya xwe dike û hewl dide dabejbûnên siyasî yên Kurd derbas bike. Di nav da kemaniyên Kurd li Tirkiye ku eger ew CHP her ji kevin daweke dijmin jî nebînin lêpçavê gumanê lê dinêrin. İstanbul Büyükşehir Belediyesi'nin kazandığı Piştî serkeftina me bi destxistina şaredariya Stenbolê, xelek êdî CHP wekî hîviyek dibînît. Berî 5 salan em neçiyan bi aramî bihêne deverê û danûstandinan digel xelkî bikin. Herçend xelkî dengê xwe da partiya dî, wekî dibînî, xelek gelek hezaxû nîşan dide. Kaftancıoğlu doktora wê herjnûke dest bi amadekariyên hilbijartinên giştî yên pêşwext kirine û dibêje serkeftina partiya wê li ser misûgerbûna edaleta denghejmartinê dimîne. sandık güvenliği konusunda Di warê ewlekariya pisûla dengdanê da, model ku me Stenbolê bikarînayne, em divê derbasî hemî şaxên xwe yên seranserî welatî kein. Em dê ev dest pêkein bê xwe li hilbijartinan bigirîn. Ez giringiya rahênankirina hemî rêkxistina mel Tirkiye di ewlekariya sindoqên dengdanê da dibînim. Lê dema navûdengiya siyasî bilind dibît xetariya zîndankirinê jî derdikevît. Niha Kaftancıoğlu bi girtina 10 salan rûpirûye ji ber ku ew berî 8 salan bi weşandina propagandaya terorê di medya civakî de hatiye tawanbarkirin û gelek dadgehekirinên dîlbend dawêne. Meha Borî Erdoganî ew bi terorîzm binav kirbû û bi piştevanîkirina xwepîşandanên xwendkaran yên berdewam tawanbar kir. Hind şîrovekar hêrişên yasayî û yên hikûmetê li dijî Kaftancıoğlu weke sedema serkeftina wê nîşan didin. There are attacks on her. Hêriş li dijî wê çêbûyne, mirov têdgehî ku gef li ser wê hene, ji ber ku ew ya hêza û xwedanşiyan hebû karkirina di nava partiyê da. Kaftancıoğlu dizanî ku hewldanên guhartinên siyasî li Tirkiye pirî metirsiye. Tehditler oluyor. Gefe hene, gelek tij dikevne rêya min da, şîrê dadgeriyê herdem serstoyê min e. Tiştê herî zêde bikem dê çi bît. Dibe ku kesekî keribgirtî bikefte rêya min da û jiyana min armanc bigire. Lê bi hezaran kes li vê welatî hene, ji ber hezrên xwe yên ku bawerî pê hey hatîne kuştin. Min jî wekî wan ek jiyan heye. Di demên Borî de endamên malbat û hevalên Kaftancıoğlu bûne qurbana kuştinên siyasî. Lê dîsan jî ew hewldanên xwe didûmîne.
ل واشنطن پایتخت امریکا یاسادنرین امریکی ده هفرکیه که دنه لدور دانستاندنا به انجام پروسه امپیش کردن دویما سروکی بر دونالد ترامپ را او لهن ریان دیگرن جبو در باز کردن و پنگاو و برنا ولید بر به پیش به. دادگاه این پیشکردن دونالد ترامپ داوی بو پشتی کو سناتور جبر ایریشین لدیجی کنگرس امریکیا شش ماه یکی وی توانبار ندیدن لپرس اوکو گلو د پیشروجی ده چی به چند قانوندانان که هنگ ج پارتیا ترامپی کوماری جی هنه پیش بینی دکن که اوی روبرو انجام دن ببه. سروک ترامپ ji her tiştî berpirseyê ku di dema serdeshilatê bû wekî her hemwelatiyekî normal. Ew heta niha jî ji ber her kiryareka xwe ya li ofîsê berpirs e. Ew xelas nabe heta niha jî. Lê gelo der encamên wê kiryaran çi be? Di Partiya Komarî de hêza Trump perxurt e. Piştî biryara dadgehê Trump daxuyanekî belav kir û got tevgera wî ya siyasî hê dest pê nekiriye. Lê hin komarik wekî Senator Bill Cassidy ku bo tawanbardîtina serokê berê deng da dibêje ev dem hatiye ku partî xwe ji Trump dur bixe. Li gor min hêza wî qez dibe. Partiya Komarî jî ji yek kesî bihêztir e. Partiya Komarî xwediya fikr û raman e. Hinek qanûndenaran bank li komisyonekî dikin ku bêtir lekolîn bikin û bizanin ku êrişê li dijî kongresê çawa çêbû. Komisyonekî wekî dehê îlonê ku êrişên terorî li dijî Amerîkayê lekolîn kiribû. Hê jî pir delîl hene ku divê xelkê Amerîkî bizane û bibihîze komisyoneke wekî ya dehê îlonê bihêvekirin ku em bikarbin ewlekariya Kongresê di rojên pêş de bigirin û mînakeke eşkere derxin hûlê ku çawan Serok Trump berpirsyar ji binpêkirina sonda xwe ya yasayî ya bingehîn. Qanûndanarên Senatoyê jî 57 li hemberî 43 deng dan bo tawanbardîtina Trumpê. Lê negehîştin 67 dengan ku pêwîst bû bo tawanbardîtina wî de. Dengdana bo împîşkirina Trump piştî mehekî ji împîşkirina Trump ji aliyê civata nûneran ve hat çêkirin. پشتی بێسوشکردنا سەرۆکێبەری ئەمریکا دۆناڵد ترامپ دادگەکردنا ئەمپیشکردنا دویەما وی de لە سیناتۆیê سبەرۆجە سیاسیە ترامپی نەزەڵالە. 57 سیناتۆران ئەو گونهەبار دیت دناو دەژی 7 سیناتۆران ji partiya wî bixwe lê 67 dengên pêwîst nebûn ji bo erêkirina împîşkirinê. Vê yekê hîşt ku Komarî û Demokrat rastî dijwariyên cuda bibin di serdema piştî Trump de. سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ بە بێتاوان دەرچوو لە ئاست ئەو توندوتیژیانەی کە لە ڕۆژی شەشی مانگی یەکدا لە کۆنگرسی ئەمریکا بەهۆی تۆمەتە بێبەڵگەکانی ترامپەوە ڕوویاندا بوو کە بایدنی بە دزینی هەڵبژاردن تۆمەتبار کردبوو. دیموکراتەکان وتیان کە بەرپرسیارەتی ترامپ ڕوون بووە. حەوت لە کۆماریەکانیش لەگەڵ دیموکراتەکاندا هاوڕابوون. بەڵام ئەوانی دیکە وتیان بەڵگەی تەواو لە بەردەستانیە بۆ مەحکومکردنی. ڕاپرسیەکی ڕۆیترس و کۆمپانیای ئیپسۆس پیشانی دەدا کە 71% خەڵکی ئەمریکا و نیوەی کۆماریەکانیش لەو بڕوایەدان کە ترامپ تا ڕادەیەک بەرپرس بووە لە ئاژاوەکەدا. هەموو شتانەی کە کردوویەتی هەوڵدانە بۆ تێکدانی ئەو سیستەمی دەنگدانە زۆر هەستیارەیە کە هەمانە. لە ئەنگرێکی ترامپ دەڵێ کە کۆنگرس کاتی خۆی بە فیڕۆ دەدا. لە پێچینەوە بۆ ئەوەیە کە سەرۆکێک لە شوێنەکەی لا ببرێت ئەو چیتر لە شوێنەکەی خۆیدا نەماوە. ڕاپرسیەکان نیشانی دەدا کە زۆربەی کۆماریەکان هێشتا ترامپیان خۆش دەوێ. لە ڕاستیدا لە سەدا هەفتەی کۆماریەکان پیان وایە جۆ بایدن بە نایاسایی وەک سەرۆک هەڵبژێراوە. بۆ چوونێک کە سەرکردە کۆماریەکان بە هەڵەی دەزانن. بەڵام ئەم شیکەرەوەیە دەڵێ لایەنگرانی ترامپ ئەو سیاسەتانەی کە ویستویانە بەدەستیان هێناوە. ئەوان باجی کەمتر، ڕێسای کەمتر و کورسی لە دادگای فیدراڵ و هەروەها کورسی دادگای باڵایان وەرگرتووە. سیاسەتی دەرەکی ڕق و ڕوانگەیەکی توند سەبارەت بە سنوورەکان. سەرۆک جۆ بایدن و دیموکراتەکان لە کۆنگرسدا لەگەڵ کێشەکاندا ڕوبەڕوون. دیموکراتەکان پێویستە ئێمە لە کۆڤید ڕزگار بکەن و ئابووریش بگەڕێنەوە سەر ڕێگای خۆی. ئەرکەکەیان ڕوونە هەرچەندە دابەشبوونێکی ئایدۆلۆژیان هەبێ لە ناو حزبەکەیاندا بەڵام لە چاو حزبی کۆماریدا بێدەنگترن. ترامپ لەلایەن بنکەکەیەوە خۆشەویستە.
بەڵام هەندێک لە کۆماری خوازەکان ڕقیان لێیە و هەندێکیش تەنها تەحەمولی دەکەن. کەمارک و هاوکارەکانی لە دامەزرەوەی بروکینگز پێشبینی ئەگەرەکانی داهاتووی ترامپ دەکەن. لە سەرکردایەتیکردنی پارتی کۆماری و دووبارە هەڵبژاردننی وەک سەرۆک کۆمار لە ساڵی 2024دا بگرە تا دەگاتە زیندانیکردن و ناچارکردنی بە دوورخستنەوە بۆ رووسیا یان سعودیا یا هەر شوێنێکی لەم شێوەیە هەموو ئەمانەگەری ڕوودانیان هەیە. هەرچەندە ترامپ لە کۆنگرسدا بێتاوان دەرچوو، بەڵام هێشتا لە پەیوەند بە مامەڵە بازرگانیەکانیەوە مەبەستی زۆرێک لە داواکارانی گشتیە. کەمارک دەڵێت تاکە کەسێک لە هەڵسوکەوتی سەرۆکایەتی لایدابێ لەوانەیە نەئاساییترین سەرۆکی پێشوو بوو بێت. دەنگدانا لە سیناتۆیە دەربارەی ئیمپیچکردنا ترامپدا ئەو ئەنجاما 4 ڕۆژێن ڕاکێشانێ بوو دنابەرە پارێزەرێن دەموکراتیان ئەنجومەنە نوێنەران و پارێزەرێن کۆ بەرەوانیە ترامپکردنیدا. گەلو سیاسەتێ چ ڕۆڵ دە استراتێجیین لە پشتی ئەرگومنتێن هەردوو ئالیان دەلیست. بەلۆبەرانی لێپێچینەوە لە کەیسەکەی پێشکەشیان کرد تێیدا سەرکەوتوو بوون بەڵام جەنگەکەیان دۆڕان. دەنگدانەکەی ڕۆژی شەممە لە ئەنجومەنی سینات 57 دەنگ بەرامبەر 43 دەنگ بوو. دەنگ کورتی هێنا بۆ محکومکردنی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشوو بەهاندانی بۆ هێرشەکەی 6 مانگی 1 بۆ سەر باڵەخانەی کۆنگرسی ئەمریکا. لە ئەنجومەنی سینات بە یەکسانی دابش بوو بە دەستهێنانی 17 دەنگی کۆماری پێکەوە لەگەڵ سەرجەم دەنگی دیموکراتەکان بۆ محکومکردنی ترامپ ئەوە ئەرکێکی سەخت بوو. کۆتا لێپێچینەوە بۆ یەکەم جار بوو تیایدا کەسانێک دژ بە ئەندامێکی پارتەکەی خۆیان بۆ لێپێچینەوە لێی دەنگ بدەن. ئەم جاریان 7 ئەندامی کۆماری ئەو کارەیان کرد. پێم وایە بەلایکەم 2 دەنگی دیکە پشتگوێ خران بەهۆی ئەو شێوازەی کەیسەکە خرایە بەردەم ئەنجومەنی سیناتەوە. سارا ئیزگەر ئێستا نووسەری ستافی دەسپاچە کە گروپێکی میدیایی نەریتپارێزە، هەروەها وتەبێژی باڵای داواکاری گشتی ئەمریکا جێف سێشنز بوو. سارا دەڵێت دیموکراتەکان بە پەیڕەویکردنی ڕێبازی دوو حیزبی ڕەنگە دەنگی زیاتریان بەدەست بهێنایە. پێم وایە بەڕێوەبەران لە ئەنجومەنی نوێنەران دەیانتوانی کەیسەکەیان بەهێز بکردایە بە بەشداری پێکردنی کۆماریەکان لە داڕشتنی مادەی لێپێچینەوەکە. ئەوەی بەهزری من بەشداریکردنی کۆماریەکان مەسەلەکەی کورت دەکردەوە لە کەم تەرخەمی سەرۆک لە ئەرکەکەیدا و هەروەها دوای ئەوەی ئاژاوە گێران هەڵیان کوتایە سەر کۆنگرێس لە 6 مانگی 1دا. ئایا سەرۆک لەم ڕۆژەدا چ کارێکی ئەنجامدا یا دەستەوەستان بوو؟ لەبەریەوەی سەگ بخەیتە سەر مشتومڕ لە سەرهاندان بۆ یاخیبووان ئەوەی کە زۆر بابەت لەخۆ دەگرێت. هایدی کیترۆسەر پرۆفیسۆری یاسا لە زانکۆی مینەسۆتا دەڵێت ئەوەی بە تایبەت من پێی سەرسام بووم ئەوە بوو چۆن ئەوان خشتەیەکی کاتی درێژیان داڕشت و تێیدا کەڵەکەبووی چەندان هەفتەیان پیشان دەدا. هایدی دەژڵێت دیموکراتەکان کەیسێکی کارایان پێشکەش کرد. پاشان تەنانەت خشتەی کاتەکە دوای هێرشەکە بە جۆرێک ئاماژەی بەنەبوونی کاردانەوە بێباکی هەتا دوایی دەکات. ئەوەش نیشانەی ڕوونی ئەم نیاز و خۆشحاڵیە بوو کە سەرۆک هانی لە پێناودا بۆدا بوو. پارێزەرانی ترامپ ئەوانەی درەنگ کەیسەکەیان گرتە دەست دوای ئەوەی پارێزەرانی پێشوو لابران و پێدەچێت ئەوان کاتێکی زۆریان بە سەرزەنشکردنی بەڕێوەبەران لە ئەنجومەنی نوێنەران بەسەر برد بێت بەهۆی ئەوەی بە پارێزەرەکانیان نەگوتبوو سەبارەت بەوەی چۆن سەرۆک بیر دەکاتەوە و چی دەزانێت. ئەو کاتی ئەوەش بە دڵنیاییەوە دەبوو پارێزەرەکانی ئەو زانیاریانیان بزانیایە لەبەر ئەوەی داکۆچی لە ترامپ دەکەن. زۆر ڕوونە کە تیمەکەی ترامپیان وانە بوو دەرفەتێک بۆ دیموکراتەکان هەبێ هەتا بتوانن 67 دەنگ بەدەست بێنن بۆ تاوانبارکردنی ترامپ. هەروەها بڕوانە ئەوەی کە ئایا پێوەری ئاستی سەرکەوتنی دیموکراتەکان چەندە. تیمەکەی ترامپ بڕوان وابوو کە دیموکراتەکان هیچیان پێ نییە کە بیکەن یا بیڵێن بۆ ئەوەی بە فەرمی ترامپ تاوانبار بکەن. سارا ئیزگەر جەخت دەکات کە دیموکراتەکانیش بڕوایان نەبوو بتوانن 67 دەنگ بەدەست بێنن. من پێم وایە لەم حاڵەتەدا لە ئەنگرانیان دەست بەجێ دەبنا هاوڵاتیانی ئەمریکایی و پێوەری سەرکەوتنیان زۆر پێدەچێت لە هەڵبژاردننی داهاتوو بێت. کاتی ئامادەکاریە بۆ هەڵمەتی ساڵی 2022 لەو دەمەی هەڵبژاردن بۆ پڕکردنەوەی کورسیەکان لە خانەی نوێنەران و هەروەها لە ئەنجومەنی سینات بەڕێوە دەچێت.
پشتی بداوی هاتنا پروسه امپیچکرنا ترامپ بالتک شاندن سر گفن که مها بوری هاتنی سپاندن سر کنگرسی جالی نجات پرستن سپی و گروپین دن و پمنیرا دنگ امریکا لکوشکا سپی پاتسی ویدا کسوارا ده وی راپورته در رونی ده سر آستنگین پیک آنینا بالانسا درست یا ناورا مترسین اولکاریه و آزادیا سویل ده نزیکبونا گفن تروریست لسر اولکاریا اجتماعی ده. لە کاتی دادگای لێپێچینەوە لە سەرۆکدانەڵ ترامپ دیموکراتەکان جەختیان لە هەڵکشانی تیرۆری نێوخۆیی دەکردەوە پاش گەمارۆ کوشندەکەی شەشی کانونی دووەم کە لە کۆنگرێس ڕوویدا. دەستگاکانی هەواڵگێڕی دووپاتیان کردەوە کە جگە لەو هەڕەشە دیاری کراوانە هەڵسوکەوتی سەرۆک ترامپ هانی ئەو گروپە توندڕەوانەی داوە کە هێرشەکەیان کردووە. بەسەدانیان بۆ ئەو ڕۆڵەی جێراویانە لێ پرسیینەوەیان لەگەڵدا کراوە لە نێویاندا ئەو چوونە ژوورەوە تونند و تیژ ئامێز و هەڵسوکەوتە نەشیاوانە و هێرشکردنە سەر پۆلیس بەڵام هیچ تۆمەتێکی تیرۆری نێوخۆیی ڕوبەڕووی کەسیان نەکراوەتەوە یاسایەکی دیاریکراویش لەو بارەیەوە لەبەردەستدانیە. ئەو گفتوگۆیە زۆر باشە لە کۆنگرێس بیکەین بەڵام لەو کاتەدا پێویستە پشت بە یاساکان ببەستین زۆرێک لەو یاسانەی کە بەکارهێنراون بۆ دەرگایکردنی سەرهەڵداوانی چونە کۆنگرێس لە شەشی کانونی دووەمدا ئەو یاسانە زۆر بەکارە بۆ تاوانی کوشتن و تەقاندنەوە بۆشی هەیە یاسای چەک بێت. لە ئاکامی هێرشەکانی 11 سپتەمبەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاساکانی تونند و تۆڵ کردە و ڕێکارەکانی زانیاری کۆکردنەوە و ئاڵوگۆری زانیاریش لە نێوان دەستگاکاندا بۆ بەرپەشدانەوەی هەڕەشە دەرەشیەکان. پاش چەند ڕۆژێک لە وەرگرتنی پۆستەکەی سەرۆک جۆ بایدن داوای کرد پێداچوونەوەیەک بکرێت بۆ چارەسەرکردنی توونڕەوی تونند و تیژ ئامێزی ناوخۆیی. ماوەی چاوخشاندنەوەکە 100 ڕۆژە درێژیش ناکرێتەوە بەڵام بەگەیشتن بە هەندێک ئەنجام دڵنیابن هەرچی وردەکاریە ڕای دەگەێنین. لە ڕابردوو چاودێریەکی تون لەسەر کۆمەلگا موسڵمانەکان هەبوو دوای 11 سپتەمبەر کە یەکێک بوو لە ئالەنگیریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرشەکانی تیرۆر بەڵام حکومەت توانی ئەو باڵانسە ڕاستە بدۆزێتەوە لە نێوان مەترسیە ئاسایشەکان و ئازادیە سیڤیلەکان. ئێمە دەمانەوێت لەوە دڵنیا بین بەرەو ئەوە نەڕۆین کە هەموو جۆرە چالاکیەک جڵەو بکەین. استراتیژی ئێمە بە ئامانجکردنی هەندێک تونند و تیژیە کە دەمانەوێت پێشیان پێ بگرین. ئەمریکیەکان مافی ئەوەیان پێدراوە بوون بە ئەندام لە گروپەکانی ڕقوکینە وەک براود بۆیس و کوکلۆس کلان وا دەگوترێت وەک ئازادی ڕادەربرین و ئازادی کۆبوونەوە کە بە پێی بڵگەیەکی دەستوری ئەمریکا ڕێگە پێدراوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. بله شارەزاد دەبێژن ئەوەی یاسایی ئیمپیچکردنە دوویەمە ترامپ بەداوی هات پرۆسەی ئەوەی بداوی هات لێ ئەوەی سیاسی و تاوانباریە دناوەرە هەردوو ئالیاندا ڕەنگە بۆ ڕۆژ مەه و ساڵێن پێش هین درێژ بکەن. کورد کۆنەکشنا ئیرۆ بەداویتێ بێبینە کە تشتێمە پێشکەشکی دلێوە بوون تا ڕۆژایینێ هەر شاد و بەختەوەر بن.